سەردانی مەڵبەندی سلێمانیمان کرد، سەردانی شانازخانمان کرد، پشتیوانی خۆمانمان بۆ دەربڕی، پشتیوانی عەشرەتی مکیالیمان بۆ دەربڕی. ئێمە پشتیوانی یەکێتیە بین، چۆن جاران جەنابی باوکم پشتیوانی جەنابی مام جەلال بووە، ئێستاش هەر بەو شێوە ئێمە پشتیوانی یەکێتیە بین و پشت و پەنا ئەبین بۆ یەکێتی ئەوەی لە توانای خۆمان و عەشرەتی مکیالیا بێت لە خزمەتی یەکێتیا بین. ئێمە ئەمڕۆ پشتیوانی خۆمانمان بۆ شانازخان دەربڕی. شانازخان گوێی لە قسەکانی ئێمە گرت. ئەوەی کە ئێمە بە شانازخانمان وت ئەبێت ئاگای لە خەڵک بێت، ئاگای لە ناو جەماوەر بێت، ئاگای لە عەشرەتەکان بێت. شانازخان هەموو پشتیوانێکی خۆی بۆ عەشرەتی مکیالی دەربڕی، وتی ئەوەی لە توانامانە هەبێت بە هەموو شێوەیەک جێبەجێ ئەەکەین و بۆتانەکەین. ئێمە بە هەموو شێوەیەک لە خزمەت یەکێتی هاین بۆ ئەمانەوێ ئەو یەکێتەی کە ئێمە لە 76 پێشمەرگە بووین لە شاخ و دار بۆلاوە هیچ کەسێ دۆستمان نەبوو، تەنانەت شاخەکان دۆستی ئێمە بوون و پشتیوانی ئێمە بوون. یەکێتی هیوادارین بێتەوە بە یەکێتیەکەی مام کە بە هەمومان بەڕێوەی بەرین و داواشمان لە شانازخان کرد کە ئاوڕێ لەو خەڵقە و لەو فەقیر و هەژارە باتەوە کە مەغدورن، کە هەیە شەهیدی هەیە کەسی ناپرسێ، هەندێک شت هەیە مەسەڵەن لە مەنتیقەی شینکایەتی شتێکی کە بەسیتە مەسلحەتێکی عامەیە جادەیە قیری بکەن ئێمە چیمانەوێتەوە زیاتریشمانێ. ئێمە هەموو بە خوێنەکەشمان سەوزە. ئێمە خۆمان ڕەنگە یەکێتیمان کاتێ لەگەڵ یەکێتی بوون یەکێتی 70-80 کەس بووە. دیگە ئێستا ماشەڵڵا یەکێتی بۆتە دەوڵەت. ئێمە بە خوێن لەگەڵ یەکێتین، دەمانەوێت یەکێتی بخەینەوە بە یەکێتەکەی مام. ئێمە ئەوەمانەوێ، بەڵام ئەوە تەنیا بە ئێمە هەموو میلەت لەگەڵین، بەڵام با بەرپرسەکانیش تۆزێ هاوکارمان بن.